ئەو لیژنەیە لەسەر ئاسی گەرمیانە هەموو دایرە معنیەکان ئەندامن تیا ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تایە لەسەر ئاسی گەرمیانە ئەو شوێنانەی کە ئێمە خۆمان دیاریەکەین ئەڕۆین سەردانیەکەین سەردانەکانیشمان کوتوپڕە بێ دیارە ئەم لیژنەیە ئێمە دەستمان کردووە کارەکان و ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی دایناوە کە ئێمە چاودێری جێبەجێکردنی ئەەکەین چی لەسەر دامودەستگاکانی دەوڵەت چی لەسەر کەرتی تایبەت و هەتا ئەوانەی ناو بازار نۆڕینگە و سەیدەلی و دەرمانخانەکان و خەڵک و هاوڵاتیش ئێمە چاودێری جێبەجێکردنی ئەو ڕێنمایە ناکەین دەستمان بە ئیشەکانمان کردووە وەکو خۆناغی یەکەم سەردانی زۆربەی شوێنەکانمان کردووە و ڕێنوێنیمان پیان داوە و ئاگاداریانمان کردوێتەوە کە ئێمە چاودێری ئەو ڕێنمایانە ئەەکەین جێبەجێکردنی ڕێنمایەکانەکەین و ئێسەمە لە خۆناغی ئەوەیان ئەم لیژنەیە بە دوواداچوونی تەواو بکەین سەردانی هەموو شوێنەکان بکەین بە ترمیناڵ و شوێنی گواستنەوەی نەفەرات و هێڵەکانی ناو شار و دەرەوەی شار مارکێت و مۆڵەکان خەسخانە ئەهلی و حکومیەکان دامودەستگاکانی دەوڵەت نۆرینگەکانی ناو بازار دەرمانخانەکان و تر ئەو شوێنانی کە پێویستە و خەڵک ڕۆژانە سەردانی ئەکا